وڵە خۆشەویستانمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە وەرشی پاسکی سواری دەکەین تا چەند لە کۆمەڵگای ئێمەدا ئەم وەرشەکراوە بە کللتوری و زیاتر گرنگی پێ بدرێت و هانی زۆرێک لە لاوان و گەنجان لە زۆرێک شوێنی ژەیە کە کەسانی بە تەمەنیش هەر پاسکیل بەکاردێنن ئەم وەرشە تا چەند گرنگەوە بتوانین لەگەڵشیدا ینی کاتێکی زۆری پێبەخشی تاوەکو بتوانین هەندێک گەشت هەیە بە پاسکیل سواری ئەنجام بدرێت باز لە گرنگی و مەهامەتی ئەم جۆرە وەرشە دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا بە میوانداری زۆر بەڕێز کاک سەڵام محەممەد وەرشوانی پاسکی سواری کاک سەڵام زۆر بەخێر بێ زۆر سوپاسان خۆش بۆم دەکەوێتە زۆر سوپاسانەکەم ڕۆژی گیانی پاسکی سواری شە پیرۆز بێ لە جەنابتان پیرۆز بێ لە ئێوە و لە سەرجەم پاسکی سوارانی کوردستان و لە سەرجەم هاوڕێیانم خوا بەخێر بێستەر لە کۆمەلگای ئێمەدا ئەم وەرشە چۆن گرنگی پێدەدرێت ئێوە خۆتان لە ناو وەرشەکەدان تا چەند گەنجان یان کەسانێکە خولیای ئەم وەرشیان هەیە حەزیان لێ بەڵێ بەڕاستی لە ناو گەنجانە خولیایەکی زۆری هەیە زۆر کەس حەزی لەم وەرزشە هەیە لەبەر ئەوەی سوودێکی هێزگار باشی هەیە بەڵام زۆر بەداخەوە هیچ لایەنێکی پەیوەندیدار وەکو حکوومەت وەکو هیچ لایەنێکی تر گرنگی پێنادا زۆر جاری تر ئاوا داوامان کردووە تەنها ڕۆژیان نەبێ و هیچی تر چکە بەڕاستی سوودێکی زۆری هەیە بەڕاستی هەم بۆ ژینگە هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی مەصرف و پارە و هەم شتانەوە فەرقی زۆرە لەگەڵ شتانی تراکە پاسکیل بەکاربێنی بەڵام بەداخەوە حکوومەت زۆر کەم تەرخەمە تەنانەت لە دابینکردنی جادەیەک بۆمان زۆر بارەوە بەڕاستی حکوومەت گرنگی پێنەداوە ڕاستە کاک سەڵاح بەسەد لەوە کرد لە کۆمەڵێک ڕۆ سوودی هەیە یان یەک سوودی نییە من حەزەکەم زیاتر لەسەر تەندروستیەکەی بوەستین لە ڕووی تەندروستی و جەستەوە تەنانەت ئەگەر وەکو ئۆلۆمپیات و پێشبڕکێ و ئەمەش نەبێت تایبەت وانی کە پاسکیل سواری ئەکەنە خویەک ڕۆژانە چەند کاتژمێرێک پاسکیل لێخڕنیان بچن بۆ مزگەوت بۆ قوتابخانە بۆ بازار بۆ مارکێت بۆ هەر بابەتێکی دیکە کاتێک ئەم کللتورە پەرە پێ بدەین بە پاسکیل هاتوو چۆ بکەین سوودە تەندروستیەکانی بۆ جەستەمان چییە؟ کاک داناژیان بە دڵنیایەوە سوودێکی زۆری هەیە ئەگەر وەکو ئارەزوومەندێ یان وەکو هاتوچۆیەک بۆ سەرکار بۆ دەوام بۆ هەر شوێنە بەکاری بێنی پێش هەموو شتێک ئینسان زۆر پێویستی بە پێیەکانێتی کە لەسەری بوەستێ هەتا ئەو ڕۆژێ لە دنیای ئەژی یەکێ لە سوودە زۆر باشەکانی ئەوەیە تۆ ماسوولکەکانی قاچت زۆر بەهێزەکە ئەوە سوودێکی زۆر باشی بۆ هەیە دوای ئەوە بۆ دڵ بۆ سوڕی خوێن و جگە لە هەمووی لەمانە ئینسان لە ڕووی دەرونیەوە زۆر مرتاحە بێ کاتی پاسکیل بەکارێنی بڕوا ئەەکەی یعنی هیچ کێشەیەک هیچ گرفتێک لە خەیاڵتان نییە لە ڕووی دەرونیەوە سوودێکی زۆری هەیە وەکو عەرزم کردی بۆ خوێن بۆ دەمارەکانی خوێن بۆ ماسوولکەکان بۆ پشت بۆ قاچ بۆ دەست سوودێکی ئێژگار زۆری هەیە لەوانەیە برا پزیشکەکان زیاتر لەو بارە شارەزاون بەڵام ئێژگار سوودێکی باشی هەیە کاک سەڵاح ئێمە بە کوڕان و بە کچانەوە زۆر بە دوای ئەوەن کە پێستیان جوان بمێنێتەوە و گەنج دەرکەوێ دەوترێت وەرزشی پاسکیل سواری بە حکمی ئەوەی کە با بڵین هاتوچووی خوێن سوڕی خوێن ئەکتیڤەکە و خوێنە گەێنێ بە هەموو خانەکانی لەش بەتایبەت بە پێست و ئاراقکردنەوەیەکی باشیژەکی لەگەڵەمەیە دەوترێت پێست بە جوانی و بە گەنجی ئەهێڵێتەوە تا چەند ئەمە دروستە بەدەچیت زۆر ڕاستە ئەگەر بتوانانی بە شێوەیەکی تەندروست بەکاری بێنی لە شوێنێکی باشە بەکاری بێنی بەتەچیت زۆر سوودی هەیە کاتێک تو ئەو وەرزشە ئەەکەی عرەقێکی زیاد لە حەدەکەی یعنی تەنانەت لە ماوەی یەک چارەکە 20 دقیقە بتوانە پاسکیل بەکار بێنە عرەقێکی زۆر ئەەکەی دوایی کات ئاوەکەی بە خۆتا سەیرەکەی پێست تەواو پاک بۆتەوە پێویست بە هیچ شتێکی تر ناکات جگەلەوە سوودێکی زۆری هەیە بۆ پێست بۆ ڕەونەقی پێست سەبارە بە پێشبڕکی ئەنجامەدرێت لێرە لایەنەیەک یاخود سپۆنسەرێکی تایبەتەیە پشتگیری جۆرە پێشبڕکیە یاخود ڕێخەرانی ئەم جۆرە وەرشە بتوانن پێشبڕکێکی زۆر گەورە پێم وایە زۆر دو ساڵێک ببینیم تر نەمبینێتەوە جۆرە پێشبڕکیان کاک دانیار دیسان بەداخەوە ئەوەی ئەکرێ ئەبێ خۆمان پێی هەستین کراوە لە 2020 کردومانە 21 22 23 بەڵام ئەبێ خۆمان پێی هەستین جاری وا هەیە کۆمپانیایەک لایەنێکی پەیوەندیدار سپۆنسەرێکت ئەکا چەند سپۆنسەرەکە شتێکی بەسیتیشە بەڵام زۆر بەکەمی بۆمان نەکرێ ئەوە حکوومەت هەر هیچ شتێکت بۆ ناکە خۆمان پێی هەڵەستین زۆر جار یان لە ڕێی کۆمپانیایە کەسێکی واوە کە سپۆنسەرمانەکە و پێشبڕکەکان ڕێگەخین ئەو پێشبڕکەیانە بەڕاستی جگەلەوەی کە سوودێکی زۆرە خەڵکیش هان ئەدا کە پاسکی سواری بەکاربێنن پاسی سواری بکەن بە کللتور
بەڵام دووبارە بەداخەوە کە وەک زۆربەی وەرزشەکانی تر ئیهمال کراوە لەلایەن حکوومەتەوە لەلایەنە پەیوەندیدارەکانەوە کە نەوەڵا سپۆنسەرمان زۆر کەمە ئەبێ ئیلا خۆمان هەوڵی بۆ بین. هەتا لەم ماوەی داهاتووە لەم 3-4 ڕۆژی پێشوە پێشنیارێکرا لە ناو پاسی سواران خۆمانە کە خۆمان هەر کەسۆ لای خۆمانەوە هەنێک چەندێک بتوانین توانامان بێ پارە بین بۆی بتوانین کە پێشبڕکێ هەڕێخین وەکو خۆمان دروستەکەین. دوای لەنجامما دەرەوە کاوش لە ڕووی شەرعەوە لەوانەیە دروست نەبێ لەبەرەوە ئەو پرۆژێشمان نەماوە وازمان لەوەشێنا ئیتر بێت چاوەڕێی لایەنێکی پەیوەندیدارکەین کە بتوانێت سپۆنسەرێکمان بکات پێشبڕکە ڕێخین. ئەجینا پاسکی سوار ئامادەیە خەڵکێکی زۆر باش لە یاریزان لە ئارەزومەند لە هەموو چین و توێژ و تەمەنێک کە توانێت بەشداری پێشبڕکێ بکات بەداخەوە لەبەر بێ سپۆنسەری ئەومان نییە. باش ئەم ئامێرە کە پێوترە پاسکیل تامان لە ساڵی 1970 لەلایەن کەسێک بە ناوی کارلەوە ئەڵمانیە دروست کراوە. بەڵام تازە بە تازە ینی 2010 بوو هەڵە نەبووم 2010 بوو نەتەوەی گرتوەکان سێ حوزەرێن دیاری کرد. ئەم دیاریکردنی 6 وەکو ڕۆژی جیهانی پاسکیل سواری چ گرنگیەکی هەیە و چ پەیامێکی تێدایە دیاریکردنی ڕۆژێک بە پاسکیل سواری ینی ئەویسترێت لە ڕێگەی ئەم ڕۆژەوە چ پەیامێک بگەێنرێت؟ کاکدانە لە جیهانە هیچ شوێنێ وەکو لای خۆمان لە جیهانە زۆر زیاتر پەرەی پێدراوە بەتایبەتی لە ئەڵمانیا لە هۆڵندا یعنی قەناعەتەکەی سەی سەرجادەکان بکەی ئەوەی سیاری لێ دوو ئەوەنە پاسکیل بەکارێنرێ. لەبەرەوە ئەم ڕۆژیان دیاری کرد بۆ ئەوی بتوانن ئەمە پەرە پێبن بە وڵاتەکانی تریش بە شەرق ئەوسەط بە هەموو دنیا کە بتوانین وای لێ بکەین پاسکیل بەکاربێنین. چکە وەکو ئەرزم کردی سوودێکی زۆر باشی هەیە. ئەم ڕۆژەش وا ئەکات تۆزێ وا بکەین کە خەڵکی هان بین زیاتر پاسکیل بەکاربێنن لە جیاتی ئەو شتانەی کە بە سوتەمەنی ئیشەکات. تەنها ئەو بۆ ئەو سوودەی هەیە کە بتوانین کارێ بکەین خەڵکان زیاتر فێر بکەین هانیان بین کە پاسکیل بەکاربێنن. کەک سەڵا لەوانەیە کەسێکە بێهان تۆزە لەشی قورس بێ بۆ وەرزشکردن خۆی پێم وابێت ئەم وەرزشەش کە چوویتە ناوی مودەتێک خەریک بووی ینی ناتوانانی وازی لێبێنیوە زۆ ئاسانە بێ بۆ ینی ئەو قورسە نییە کە بیری لێ بکەیتەوە کاتێکە پێشەوەی بچیتە ناو وەرزشەکە. زۆر ڕاستە کاک دانێرجان پاسکیل تەمان جۆری زۆرە. تۆ ئەگە پاسکیلێکی باش بەکاربێنی لی بێتاقەت نابی لی بێزار نابی وردە وای لێ ڕای لەگەڵیا قەناعەت کە وای لێت خۆت حەزەکەی کەسی پاسیلەکەتێکی حەزەکەی بەکاری بێنی. لەبەرەوە نا هیچ قورس نییە زۆر ئاسانە. من سەرەتا بەکارم هێنا بەس چواردەوری شەستی یان شوێنی بەسیط تاوای لە هەول لە ماوەی 3-4 مانگە گەشتی زۆر دوورم پێ کردووە کە خەڵک بەلایەوە سەیراڵم بە پاسیلەکەم چوون بۆ شوێنە کە هەمووی ڤیدۆ و شتمان تۆمار کردو کە دیارە نەوەڵا زۆر بەسیتە و زۆر ئاسانە و زۆر چێژی و چێژبەخشە و وەرزشێکی خۆشە. باشە بینە سەر خودی پاسکیل خۆی چۆن وەکو هەر کاڵایەکی دیکە جۆری زۆرە پاسکیلیش جۆری زۆرە لە زنجیریەوە بیگرە لە تایەوە لە هەی ئەو جسمی کە لی دروست کراوە و ئاسنە فافۆنە هەر شتێکە لی دروست کراوە. باشترین جۆری پاسکیل کامەیە بۆ کەسێک کە بێ بەس بۆ وەرزشی خۆی بەکاری بێنێ بۆ تەندروستی بەکاری بێنێ یان جۆرەکانی ئەتوانین بڵین پاسکیل بە شێوازێکی گشتی کامانن؟ پاسکیل بە شێوەیەکی گشتی تقریبا هەر ئاکەزایی 4 جۆری هەیە. جۆرێکمان هەیە پێڵن داونهێڵ. ئەم داونهێڵە دوو دەبڵە چۆن ئێستا ئەو پاسکیلی من دەبڵێکی لە پێشەوەیە لە ناوڕاستیش ئەو دەبڵێکی هەیە. ئەم پاسکیلان تەنها زیاتر بۆ هاتنە خوارەوە لە شاخ بەکاردێت. بۆ منە ئێستا لێرە لە سلێمانی گۆیژەمان هەیە تەختەڕێ و سەختەڕێمان هەیە چەند جارێ من لە سەختەڕێەوە هاتوونەتە خوارەوە ئەوە پاسکیلان زیاتر بۆ هاتنە خوارەوە لە شاخ و داغ بەکارێت. ناوێکی ترمان هەیە ئەم شێوەیە ئەمە کروس کەنتری پێڵێن. کروس کەنتری ئەمە زیاتر بۆ سەر گڵا بەرز و نزمی بۆ ئەو شوێنانە بەکاردێت. جۆرێکی ترمان هەیە گراڤڵی پێڵێن. گراڤڵ تایەکانی لەمە باریکترە بۆ گەشتی دوورمەودا یعنی بۆ سەر جادەی قیر ئەبێ بۆ سەر گڵیش ئەبێ بۆ گەشتی دوورمەودا ئەتوانی پاشکۆی لێ بەستی شتەکانت بارکەیت و بڕۆی بۆ کوێ ئەتەوێ. نەوعێکی ترمان هەیە ڕۆدبایکی پێڵێن سیباق. ئەمە زیاتر بەس بۆ سەر قیرە بۆ سەر گڵ بەکار نایە هەم ئەتوانی ڕێگەی دووری پێ بکەی هەم ئەشتوانی پێشبڕکەی پێ بکەی. ئەوەی جەنابەت باسی ئەەکەی کە یەکێ بتوانێت پاسکی لێ بەکاربێنێ بۆ خۆی ئەم شێوەیە گونجاوە گراڤڵیش گونجاوە بۆی کە بتوانێت پاسکی گراڤڵ بەکاربێنێ بەڵام گرنگەوەی ئایا چ پاسکیلێک شتێک بێت تۆزێک یعنی مارکەکەی باش بێ بۆ ئەوەی لی بێزار نەبی نەک ئەم سینیانە کە ئێستا لە بازاڕە هەیە بەداخەوە ئەوە زۆر زەرەری لە ئێمە داوە. کەسێکی نەشارەزا ئەچە پاسکیلێک ئەکڕێ دوای هەفتەیە دەڕۆژ سەیرەکان پاسکیلە قورسە ناخۆشە ئیزعاجە ئەچ لەلایەکەوە دایانێ بێزارە بێ لە یکباران و خۆری ئەدا بێ بەشەنگ وازی لێنێ لی دوورەکەوێتەوە. بەڵام تۆ ئەگەر پاسکیلێکی مارکە بکڕیت
بەدڵنیایەوە زیاتر چێژی لێ بینی و سوودیشی لێ بینی و لێ بێتاقەت نابی. باش ئەوانی باست کرد لە ڕووی نرخەوە چۆنن، ینی ئەکرێ لە توانای ئەوەیە خەڵک گەنج لێرە بتوانێت بیکڕێ؟ لە ڕووی نرخەوە بە تازەی نەخێر بنەوەڵا بە تازایی زۆر گرانە. ئێسام ئەمانە زیاتر ئێمە لە دەستی دوو دەسمانەکەوێ لە ئەوروپا بۆمان ئەکردن و بۆمان ئەنێرنەوە. بۆ نمونە پاسکیلێکی معقول یعنی شتێکی تۆزی هاکەزایی لە خوار $500 و ئیسپادی لە ناکەی، چکە لە ڕووی جێڕ و مەجموعە و لاشەکەی و هەمووی فەرقی هەیە، تایەکانی فەرقی هەیە. جووتە تایە بۆ نمونە هەیە بە $10,000 هەیە بە $100. یعنی لە ڕووی نرخەوە فەرقیان هەیە. ئەوەی کە بە تۆش دەستی ئێمە ئەکەوێت لە $500 لە شوێنی خۆی لە $3,000 ئەوانە کەمتر نییە. خۆی باشتیشە و پاسکیلانی کە کوالەتیان نزمە سفری دووری پێ نەکرێت، ینی شوێنی دووری پێ نەڕێت، تەنانەت دەگەر زۆر تازەش بن زۆر هیلاک ئەبی زۆر زەرەر لێ ئەیە لەبەرەوەی قورسە. ئێستا ئەم پاسکیلەی بە منە وەزنەکەی 12 کیلۆیە بە هەر هەموویەوە بە هەر هەموویەوە. ئێستا ئەوە بە یەک دەست بەرزەکەی تۆ بەدڵی خۆت 12 کیلۆیە توانای زۆر گەورەی بۆی وتم بە هەمووی بەس تایەکانی بڵیان. ئەمە بە شەرتی ئەمە پاسکیلی کروسکەنتری بۆ شاخیش بەکاردێ. پاسکیلی سیباقمان هەیە 8 کیلۆیە، توانای وەزنی 120 کیلۆی هەیە. یعنی خەڵک ئاڵێ بەو پارەیە بۆ شێوێ بەلایەوە سەیرە ئەڵێ چۆن پاسکیلێ بۆنە، یان بەسیترین شت زۆر جار ئەوەی ناخۆش خەڵک لەو پارەیە ماتۆڕی پێغڕیان سیاری پێکڕی. من نامەوێ ماتۆر بەس بمگەێنێتە شوێنەکەم، ئەمەوێ سوودیەکەم پێ بگەێنێ، چێژی لێوەرگرم لە ڕووی تەندروستیەوە بە قوتم کە بە گەنجی بمهێڵێتەوە. ڕاستە. کاک سەڵا سەبارەت بەوەی کە ئێوە ئەم جۆرە پاسکیلانە هەندێک پاسکیل هەیە بۆ ناوچەی شاخاوی یاخود بۆ پێدەشت و شوێنەکانی جیاوازیان هەیە. ئێوە ئەبێت بۆ شوێنێک کە مەسەلەن جوگرافیەکەی دیاری بکەن پاسکیلێکی تایبەت برن، یان هەر ئەمە مەسەلەن ئەبێت بۆ هەموو شوێنێک؟ وەکو ئەرزم کردی ئەو شوێنانی کە بەرز و نزمی زۆرە یان هاتنە خوارەوەی زۆرە نەخێر بەهی شوێ بە گرافڵ ناتوانانی بەشداری بکەی، ئەبێ ئیلا پاسکیلی بێ دوو دەوڵی هەبێ. و ئەو شوێنانی هەر جادەیەکی خۆڵە بۆ نمونە ئەگەر شارەزا بن لە پشتی قولەرەسی و ئەو شوێنانەوە شوێنمان هەیە تەخت و بەرز و نزمی تیا و جادەی گڵا ئەم پاسکیلانە بۆ شوێنانە بەکاردێت، بەڵام ناتوانین لە گۆژە پێی بێتە خوارەوە. و ئەچی بۆ سەر جادەیەکی قیر بۆ نمونە ئێمە گەشتی ئەچی بۆ هەولێر، ئەچی بۆ خورماڵ، ئەچی بۆ دوکان، زیاتریان گراڤڵیان ڕۆدبایک پاسکیلی سیباق بەکارهێنی. ئەمانە قورسن، تۆزێک قورسترن وەک ئەوانین، ئەو تایان زۆر باریکە، ئاسانتر ئەڕۆن، سەرعتر ئەڕۆن، کەمتر هیلاکەوی. ئەمانە تایان چوپلێسیان چوپن؟ نەخێر ئەمانە چوپن، چوپمان هەیە چوپلێسیشمان هەیە، بەڵام ئەمانە بەگشتی چوپن. بەڵام ئەمانە دژە پەنچەرین، زۆر بەکەمی پەنچەر ئەبن، تایەکانیان زۆر زۆر بەکەمی، یعنی منە تا ئەو ڕادەی تایەکان گەیشتە ئەوە یەک جار پەنچەر نەبووم. باش وتت ئەگەر بڵم گەشتی کۆمەڵە شوێنم کردو کە دووربوون لەوانەیە خەڵک لای سیر بێ، بەڵام حەزەکەم منیش و بینەرێم بزانین درێژترین گەشتێک کە بە پاسکیلی کردبێتێ بۆ چوو بووە چەندێکی پێچووە و چۆن گەشتەکەت ینی تێپەڕان؟ وەکو گەشت ئەوەی ئێمە ناومان نەناوە گەشتێکی درێژخایەن، بەڵام وەکو هەم تەمرین و هەم گەشتێکی ڕۆژانە چەند جار چوین بۆ هەڵەبجەی شەهید لێرە بڵێن لە سلێمانیەوە، چەند جار چوین بۆ خورماڵ، چەند جار چوین بۆ دوکانی سیاحی و هاتووینەتەوە، بۆ نزیکی قەڵاتزێ و هاتووینەتەوە. ئەمە لە ڕۆژێکا تەبعاً ینی بەبێ شەومانەوە، بەڵام ئەتوانی هەر بە پاسکیل بڕۆی شارە و شار وڵاتە وڵات بۆ پاسکیلانی کە ئەزم کردی ئەتوانی شتبەری کیسەخە و خێمە و شت بمێنیتەوە، هیچ کێشەیەکی نییە. بە دوو مانگ بە سێ مانگەوە پاسکیلە بەکاربێنە هیچی لێ نایە، هیچ کێشەیەکی نییە. بەس وەکو خۆم هەر ئەو گەشتانم کردووە و تقریباً بۆ هەڵەبجەی شەهید لە سلێمانیەوە 3 ساعات و نیوت پێ ئەچێ تا ئەگەیتە ئەوێ، بۆ دوکان 2 ساعات و دەدەقەت پێ ئەچێ تا ئەگەیتە دوکان و گەڕێتەوە. بەڵام بەڕاستی چێژێکی تایبەتی هەیە و سوودێکی یەجگار باشی هەیە. کاک دەنیڕۆزم پار بوو، دوو گەنج پار بوو چون بۆ ئەمرە بوو، بۆ حەج بۆ ئەمرە بوو ئەبزان، دوو پاسکیلیان پێ بوو لە هەرێمی کوردستانەوە تا خاکی سعودی ڕۆشتن. بەڵێ کاک بیلال و ئەوان بوون لە هەولێر بوون بەتەشید چون بۆ گەشتی ئەمرە و بەداخەوە یەکێ لەوانە منیش ویستم لەگەڵیان بڕۆم، بەڵام بۆ فیزەکە من فریان نەکەوتم. کاتێ من زانیم ئەوان بەتەمان فرێ ئەوان ناکەوتم. بەڵێ برادری خۆمانن ئەرەوەڵات چوونە ئەوێ و گەڕانەوە. کاک سەڵا ئێستا بیرم لەوە کردەوە بۆ گەشتی دووریانی هەنێ شوێن هەیە کاکدانا هەورازی زۆرە، ینی ناڕەحەتێکی زۆریە لای دوکانە مەسەن بۆ سەرەوە کۆمەڵی گەورازەیە، یا لە ئەحمەداوە بۆ زەڵم
ڕاست ئەوە بۆ منەوە شوێنە بۆ تۆڵە بیارە ئەوێ ینی ئەو شوێنە هەوراز و ئەو شوێنانە ناڕەحەت ناکە یان گێڕی تایبەتی هەیە کە بیگۆڕی ئەویان چۆن چۆنی بێت چۆن چۆنی ئەو گێڕانی بگۆڕی یەکەم شت بۆ کەسێک کە لیاقەی نەبێ بە تەچید ئاوا قورسەوە لایەوە بەڵام پێشتە زۆر باش کە تۆ لیاقەیەکت هەبوو ڕۆژانە تەمرینت کرد زۆر ئاسانە ئەمە یەک دووەم ئێمە بۆ ئەڵێنەوە پاسکیلانە ئەو سعرانیان هەیە جێڕەکانیان فەرقەکە ئێستا ئەم پاسکیلی من بەکار بێنە لێرە لەو جێڕە خەفیفە داینێ پایدەر لێ ئەی وە ئەزانی ناو ئاوە قاچە جوڵێنی ئەوە نە ئاسانە تەمەەن لەو هورازانەش ئەبێ وای لێ بکەی ئەو جێڕە ئەخیدە ئەخیر خەفیفەکەی زۆر بە ئاسانی هیچ هیلاک ناوی ئەتوانی بەڵام هەر ئەبێت پێشتر تۆزی لیاقەت هەبێ زانیاری لەسەری هەبێ لەسەر گۆڕین جێڕەکان زۆر ئاسانە یعنی من ئێستا ئەم بەیانەیە کە هاتوون بێرە پڕ بەدەڵ حەزمەکە بچم پاسی سواری بکەم حەزت لێتی چونکە چێژی لێبینی لەبەرەوەی کوالیتی پاسکیلەکە وایە زۆر هیلاکت ناکە ئیسۆپیان ڕۆنە ئەینان ئیسۆپی سیارە ڕۆنی سۆپی تێکرێ دیسکە یعنی فەرقی زۆرە پاسکیلێکی مارکت پێ بێ لەگەڵ پاسکیلێکی ئەتیادی ئەو ئەوەیەکەوەی لە خەڵک کردو کە نەتوانێت پاسکیل بەکاربێنێ نەیتوانێت دەستی بگا بە پاسکیلێکی مارکە کولتورێکی زۆر جوانەیە کاکدانا لە خوڕماڵ بە تایبەت بینیومە و بە پامێرەکەش وتن فیچەرێ بکە کەسانی زۆر بە تەمەن هەیە پاسکیل بەکارێن ینی زۆر لە شەقامەکانیانە دێن و دەچن ماستە باتەوە ماڵەوە کەلوپەلە باتەوە ماڵەوە یەت و ئەڕوا ئەم کولتورە زۆر زۆر جوانە ینی چی بکرێ بووی کە ناوچەکانی دیکە شوێنەکانی دیکە یاخود ئێوەی پاسکیل سوار زیاتر ببنە هاندەرێک بۆ خەڵکانی دیکە بتوانن خەڵکی دیکەش ئەو کولتورە وەربگرێت یان وا بکەن کە خۆشەویستی بکەن ینی خۆشی بکەن ئەم پاسکی سوارێر لە نێو خەڵکیدا خۆزگایە بۆ نمونە کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ منە لایانی پەیوەندیدار زیاتر احتیمامی بەمەبایە ئێستا ئێمە ئەوەی کە بتوانین تەنها لە گروپەکان هەیە تەنها لە سوۆشیال میدیایە کە بتوانین شتەکانە بڵاوکەینەوە بڕوا بکە ئەگە خەڵک زۆربەی ئێمە ببینێ و بزانێکە سوودی چەنە و چێژی چەنە زۆر خەڵک بەکاری هێنێ یعنی ئێمە بۆ نمونە یەکجار گروپی شاخەوانی ڕۆیشتن بۆ شوێنێک بۆ هەزارمێرد ئێمە پاسکیل بەلایەنە تێپەڕین تەنها سەیریان نەکردین و ئەیانزانی چۆنە چەند کەسە دوێ ئەو ڕۆژە دەستیان کرد بە پاسکی سواری و هاتنەکایەکەوە لەبەرەوە تقریبن تۆزێ ونە لە وڵاتی ئێمە کەناڵەکانی ڕاگەیاندن لایانی پەیوەندیدار ئەگەر بتوان احتیمامی زیاتر پێبن بە تەئکید تۆزە سیارەکەم بێتەوە خۆ ئێمە پاسی سواریش هەمومان لەوانەیەکی سیارەیەکمان هەبێت لە ماڵەوە بەڵام زۆربەی زۆری جار بە پاسیل هاتوچۆکەین من ئەزانم هەم سوودەکەی زۆرترە هەم چێژ و تایبەتنێکی خۆی هەیە کێشەی بنزین و لایانی دیکۆش نییە و فیتۆم پێش ناوەستێ کاک سەڵاح ئێستا جۆرێک پاسکیل هاتووە یەک دوو ساڵەکە شەحنە کارەباییە تا چەند ینی ئەو پاسکیلە تقریبا ماتۆڕێکی بێدەنگە تا چەند ئەوە زەرەر ئەگەێنێ لە مەهامی پاسکیل سواری بە تایبەت بۆ منداڵان کە منداڵان ئیتر مانگی 5 کۆتایی دێ و 6 دێت و تاقیکردنەوەکانیان کۆتاییەکەونە پشۆ بە زۆری خۆیانە پاسکیل تا چەند تۆ ڕێنمایی دایک و باوکانەکەی ئەو جۆرە پاسکیلە بۆ مناڵەکانیان نەکردن بەڵام بەشک و هەر کۆنەکانەوەی بە پایدەر و بە ئەوەیە بیکڕن بەتەشید ئەگەر دایکان و باوکان بتوانن ئەو پارەی سەرفەکەن لە ماتۆڕەت شەحنانەیە لەو پاسی لە شەحنانەیە هەر ئەو بڕەپارەیە بن بە پاسکیلێکی مارکە بۆیان زۆر زیاتر هەم ناڵەکانی سوودی لێ ئەبینن هەم ترسی کەمترە و هەم چێژێک و سوودێکیشی لێ ئەبینن بەڕاستی من ئاماژەی دایکە واکانەکە من خۆم مناڵی خۆمێکە پاسکیلم بۆ کڕیەوە بە $100 بۆ هاتوچێ مزگەوت بۆ زۆربەی سوورێشەکان بەکاری هێنێ لە ئێستا وای لێ هاتووە خەریکە وەکو پاسی سوارێکی دایمی لێ دێت کە تەمەنی 10 ساڵە بۆیە بەڕاستی و پاسی لە شەحنانە زۆر زەرەر ئەدا لە بواری پاسکی سواری بۆ وەرزش کاک سەڵا پێداویستیەکانی کڵاو و پێمابێ ئەو عینەکە عینەکێکی تۆزە تایبەتمەندی خۆی هەیە ئەبێ ئەمانە چۆنی بێ پێداویستیانە جلوبەرگی تایبەتی خۆی پاسکیل جارێ پێش هەموو شتێک پاسکی چوی لەسەر پاسکیلەکە باشتر وایە یەکسەر کڵاو لەسەراوێ ئەو کڵاوانە مارکەیەکی باشن کاتێک کە خوا نەخواستە تۆ ئەکەوی بە ئەرزا هەرچەندێک بە قووەت بکەوی سەرت ئەزێتی پێ ناگە نە ئەشکێ نە تووشی پژان ئەبێ لەبەرەوەی ناوی مادەیەکی دیایە وەکو دە بە دۆر وایە دوایەوە دەرەوەی قووەتێکی باشی هەیە کە هیچ تووشی کێشە نابێت چەندها پاسی سوارمان کەوتووە سوپاس بۆخوا زۆر سەلامەت بۆ سەری ئەو عینەکانە عینەکێکی گەر باشت دەستکەوێ ئەویش بە هەمان شێوە هەم بۆ شتی سەرجادە وکو مێشوو لەو تەپ و تۆز و ئەم شتانە ئەتپارێزێ هەم لە تشکی خۆرت پارێزێ ئەویش زەرورە جلوبەرگی پاسی سواری تایبەت بە خۆی هەیە
بۆ نمونە گیرفانەکانی لە دواوەیە ئەو شتانێک کە پێێتە زیایە توانی بکرد گیرفانەکانەوە و هەروەها تراکسود تایبەت بەخۆی هەیە کە ئیسفنجی تایبەت بەخۆی لەگەڵایە ئەمانە هەمی پێویستە پاسکی سوار بەکاری بێنێت لەبەرەوەی لە هەموو ڕۆیەکەوە ئەیپارێزێت بە شێوازێکی گشتی لەوەی کە لەوانێت جارن بە تایبەت باسی سلێمانیەکەم لەوانەیە عیب وایە گەنجێک مناڵ تا حدێک باسکرد بۆ مناڵە بەس گەنجێک یا بە تەمەنێک وە کاک دانیار وتی جا وێنەی کاک دانیار باسی خورماڵی کرد یعنی ئەگەر چەند ساڵە لەمە پێش چیتایەتە کەرکووک و ئێستاش تەبەن هەروایە هەولێریش خەڵکێکی زۆر زۆر تەبینی پاسکی لە تەقلیدیەکانە نازم بینیتیان ئەوانیان پێ بووە ئێستا لای ئێوە گەشتبینن بە ڕەوشی پاسکی سواریانی وای لێهاتوو خەڵک لای ئاسایی بێ پاسکیل بکڕێ پاسکیل لێ بخوڕێ بەلایەوە عیب نەبێ گەر بە شوێنێکی گشتی شار پێ بڕە ئەوە ئەکەوێتە سەر کەسەکە خۆی بەڵام بەڕاستی خەڵک زۆر فەرقی کردو سپاس بۆ خوا بە هیچ شێوەیەک عیبە عیبێتیان نەماوە ئێستا من کە لە خۆم کەسەکانی خۆم کە ئەیبینن لەو سوشیال میدیا شتا زۆربەی زۆری ئەڵێ خۆزگای مەژمان توانێ مەجالێکمانە وایە بماتوانێت بەکاری بێنین نەوەڵا بە هیچ شێوەیەک ئێستا وەک جاران نەماوە خەڵک بڵێ عیبە هەموو تەمەنێ بەکاری هێنێ بەڵام تەنها کێشی ئێمە ئەوەیە کە جادەیەکمان بۆ دیاری ناکرێ تەنانەت لە وڵاتان هەر خەتێک لە قەراغی شۆستەکە کراوە ڕسمی پاسکیلی تایە کە پاسکی دەتوانێت ئەو جادەیە بەکار بێنێ لێرە ئەوەشمان بۆ نەکراوە تەنها ئەوە کێشەکانمان ئەگینەوەکو عیبە وەکو ئەوەی کە خەڵک بنەوە سیرتکە نەخێرنەوەڵا بگرە خەڵک زۆر ئاواتەخوازە بەکاری بێنێ ئێستا پێدوانیە کە پێشبڕکێکی پاسکی سواری بکرێت خەڵکێکی زۆر حەزی لێ هەم بۆ بەشداریکردنی هەم بۆ ئەوەی کە بێت تەماشای ئەم جۆرە پێشبڕکیانە بکات و لەگەڵشیدا ینی خۆتان جۆدێکی ئەو بکەن لایەنە پەیوەندیدارەکان دەست لە حکوومەت بشوین کۆمپانیای شوێنی سپۆنسەر تاگە بتوانن پێشبڕکێکی زۆر گەورە و جوان ئەنجام بدەن بەتەئکید کردوشمانە و هەوڵیشمان داوە بەڵێ بەتەئکید وایە کە پێشبڕکەیەک ئەەکەی خەڵکانێکی زۆر تەماشای ئەکەن یان بەشداری ئەکەن خەڵکانێکە بەس ئارەزوومەندە هەر بۆ خۆشیە بەشداری ئەکا ئەڵە گرنگ بەشداریکردنە گرنگ ئەوە نیە من وەکو ئێوە بتوانم پلیەکەم و دۆمسێن بەدەست بێنم بەڵێ سوودێکی زۆر زۆری هەیە و زیاتر خەڵک شارەزایە بێ بەڵام وەکو ئەرزم کردی بەداخەوە تۆزێ سپۆنسەر و ئاوردانەوەی لی کەمە بەڵام کراویشە سپاس بخوا بەتەماین لەم ساڵیشا پێشبڕکەیەکی باش دەک بخەین وەکو پار ساڵ کە لە هەڵەبجا کردمان و ساڵی 2020 پێشبڕکەی زۆر گەورە لە سلێمانی لە قودرەسی کرا بەردەوامە بین بەپی توانە کۆڵ نادین ئینشاءڵڵا زۆر باشەوە من دو پرسیاری خۆم کەم چەندوو بەشە بەس بە کورتی وەڵامان بێتەوە سپاسەکەم یەکەم بەشداری هیچ پێشبڕکەیەکی نێو خۆی یان نێودەوڵەتیت کردووە ئایا پلە دێناوە یان نامە یەک دوو تا چەند توانیوتانە لە ڕێی سۆشیال میدیا چکە ئێستا زۆر جار لە ڕێی سۆشیال میدیا توانی وا لە خەڵکی سەرنجی بۆ بابەتێک ڕاکێشی ئێوە بۆ گەشتانی کردوتانە بۆ پێشبڕکانە بۆ متعانەی کە لەم پاسکی لە ئێوەرتانگرێت تا چەند توانیوتانە بیدەنەوە بە خەڵک بەتەشی دۆکو پێش بۆکو بەشداری پێشبڕکێ بەس ناوخۆی بەڵێ الحەمدولیلا کردومەوەکو هەندانێکیش بۆ خەڵک بە کورتی ئەرزتکە من لە ساڵی 2020 پێشبڕکەیە کرا من لە ساڵی 2019 دەستم کرد بە پاسکی سواری لە 2020 ئەخیر کەس بووم لە دوای دواوە یعنی وای لێها دوو فڕەبوو یەکەم بووی لە دواوە بەڵێ یەکەمەکەمان کە گەیشتەوە خاڵی کۆتایی بەسەر من نەهاتەوە یعنی ئەو دوو فڕەکەی کرد من فڕێکم نەکردبوو من ئاوت بووم سپاس بۆ خوا دوای بەردەوامەیەکی زۆر وای لێ هات کە پار ساڵ سێهەم بووم سێهەمەکەش دوانەکەی کە لە پێشنەوە بوون یەکێکیان تقریبا 20 ساڵ تەمەنی لە من مناڵتر بوو یەکێکیشیان دەوری 16 ساڵ لە من مناڵتر بوو تەمەنی کە یاریزانی نادیە بەو شێوەیە من سێهەم بووم ژینا زۆر ئەتوانی زیاتریش بەرەو پێش بڕۆم بەبەستم بەکارهێنانێتی و تەمرینکردنە توانی بەرەو پێش بڕۆی ئەفم کە پرسیاری بۆ سۆشیال میدیا بەتەئکید ئەوەی ئێمەی ناساندۆ سۆشیال میدیایە زیاتر لەبەرەوەی کەناڵەکانی ڕاگەاندن تەنها ڕۆژی پاسکی سواریە یاخود ئەو ڕۆژانەی کە پێشبڕکەیەکەین یەن مقابلەمانەکەن بۆ منە من سوپاسی کەناڵەکەی بەرەسانەکەم کە هات بۆ هەڵەبجە مقابلەی خۆمی کرد مقابلەی چەند کەسی کرد کاتی پێشبڕکەکانە یەن بەدەممانەوە ولا ئەم ڕۆژانەیە بە هەمان شێوە بەڵام سۆشیال میدیا زۆر باشە و توانین بڵێن زیاتر شتەکەمان لێ ئەناسێن زۆر سپاس دەکەین بەڕێز کاک سەلاح محەممەد وەرزشوانی پاسکی سواری خوا بەخێر بێت زۆر سپاس